چه ئەفسوونێ کامە سحر و کامە داستان پێی بردووە بەم ئەڤینە. خۆشەویستە ئازیزەکەم نازدارێکی ڕۆح شیرینە. کامە پەرتووک کام هۆنەرە، کامە ئاوازی دنیایە توانی تۆ بنووسێتەوە. کام دوو چاوە جگە لە من درکی بە جوانی تۆ کرد و توانی تۆ بناسێتەوە. کام بۆن فرۆش کامە کڕیار پێناسەی بۆنی تۆکە. کامە ئامێری موزیکە تۆنی دەنگی تۆ دەرەکە. فڵچەی کام وێنە کێشەیە ڕەنگی پرچی تۆ زانێ. دەست و پەنجەی کام پەیکەرساز خەت و خاڵی ڕوخساری تۆ پێزانێ. کام سروشت و کام دارستان هێندەی عەشقت فراوانە. کامە گۆنا جگە لە من بۆ دووریت فێرە گریانە. کام پۆستەچی جگە لە من ئەدرەسی دڵت دەزانێ. کام ئاوێنە بەقەت چاوم لە باڵای بەرزت ئەڕوانێ. خۆشەویستم جوانی جوانان، کامە بیر و کامە ئاین وەکو گڕی خۆشەویستی تۆ بەتینە. کام دێڕەی شێعرەکانی من بەقەد یەک وشەی زاری تۆ لە لای عالەمێ شیرینە. بە کام ناوە بانگت بکەم، شیرینی نێو ژیانی من یان ئازیزە ڕەنگینەکەم؟ بڵێم ئەڤینی ئەبەدی یان هاوسەرە ئازیزەکەم؟